الله أكبر 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 كبيرا والحمد لله حمدا كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. إما داراني بريز مسلماناني خوشويست خوای گەورە جەژنی قوربان پیرۆزکە لە هەموولایەکمان بیکاتە مای خێر بۆ مسلمانانی جیهان و بۆ مسلمانانی عێراق و بۆ مسلمانانی کوردستان و بۆ مسلمانانی شاری خۆشەویستی خۆمان و بۆ ئازیزان و خۆشەویستانی مزگەوتی خۆمان. خوای گەورە ئەم جەژنە بکاتە مای ئەوەی هەرچی ناخۆشیەک لە سەرمان هەیە لای بدا، هەرچی محنەت هەیە لە دڵماندا لە ژیانماندا خوای گەورە بۆمان بگۆڕێ بۆ چاکە و بۆ باشە، شفای نەخۆشەکانمان بدا. هەر کەسێک لە دڵی دانیازێکی چاک و باشیە خوای گەورە بگوێرەی دڵی خۆی بکە و بۆی جێبەجێ بکە، ڕحم بە مردوەکانی هەموو لایەکمان بکە و قەڵەمی عەفو بێتە سەر تاوان و گوناحیاندا، قەبرەکانیان بکاتە باخێ لە باخەکانی بەهەشت. ئەوانش کە ئازیزیان مردووە خۆشەویستیان مردووە لەم ڕۆژانەدا خوای گەورە سەبووریان بدا. ئیماندارانی بەڕێز، جەژنی قوربان لە ئاینی ئیسلامی پیرۆزدا لەگەڵ جەژنی ڕەمەزان ئەم دوو جەژنە مبارەکەمان هەیە لە ئاینەکەی ئێمەدا، واتە ئاینی ئیسلامی پیرۆز ئەبێ ئێمە ئیماندار و مسلمانش جەژنەکان بە گەورە ڕاگرین و بە گەورەی سێری بکەین، چونکە خودای گەورە جەلە جەلالوه بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ فەصلی لربک وانحر، واتە ئای محەممەد صلی الله علیه وسلم نوێشکە بۆ ئیمانداران، ئامۆژگاری ئیمانداران بکە، پاشانش بچۆ قوربانیەکە و بکە، پاشان بچۆ قوربانیەکەت بکە. کەواتە ئەمە ئەمرە و فەرمانە بۆ ڕەسوول الله صلی الله علیه وسلم پێشی پێغەمبەری خوا نەبی ئیبراهیم لە تەمەنی 80 ساڵی تۆ چەندێک چاوەڕێ بکەی بۆی منداڵێکت هەبێ. ئەوانەی منداڵیان نییە زانن کە منداڵ نەبوون یعنی چی. بەدەستی خۆت خوای گەورە تەکلیفی لێ بکە، لە خەوی خۆتا ببینی خوای پەروەردگار داوات لێ دەکات بۆی کوڕە شیرینەکەت جەرگەکەت تاقانەکەت بەدەستی خۆت سەر ببڕی. ئیمانداران، ئێمە خوای گەورە ڕەحمی لێ کردوین، زۆر جان ئەو ئاژەڵە دێین سەری دەبڕین بەزەیمان پێدێ، بێنە بەرچاوی خۆت ئەو ئاژەڵەی کە سەری دەبڕی، هەندێکمان ناوێرێ ئاژەڵەکەش سەر ببڕێ. بەدەستی خۆت دابنە. نەبی ئیبراهیم عەلەیهی سەلام خوا ئەمری پێ کردووە ئەبێ فەرمانی پێ بکا و جێبەجێی بکا، چونکە خەوی پێغەمەران ڕاستە. کوڕێکی تاقانە لە 80 ساڵی خوای گەورە کوڕی داوەتە ئەم پێغەمبەرە، ئەم کوڕەش ببا بەدەستی خۆی هەردوو قاچ و هەردوو دەستی ببەسێتەوە و چەقۆ بنا لە ملی. بەڕاستی ئەمە ئیمتیحانێکی زۆر گەورەیە، گشت کەسێ دەرناچێت لە ئیمتیحانە، شتێکی ئاسان نییە. ستە لای من و تۆ وا دەزانین ئاوایە، بەڵام تۆ بێنە ئەم مەوقفە و ئەمە شەدا هەتا چەقۆ ئەم کوڕەش چەندێ مطیع بووە، یعنی تۆ ئێستا بە کوڕەکەت بڵێ کوڕە شیرینەکەم ئەدەبم ئەلەوێ سەرتە بڕم، ئەبێ ئەم کوڕە چی مەوقفێکی بێ، ئەبێ دایکی ئەم کوڕە چی مەوقفێکی بێ، ئەبێ ئەو باوکە چۆن یعنی دەست و گیانی بگونجێ بجوولێ کە ئەو کوڕە سەر ببڕێ. بەڕاستی ئەمە ئیمتیحانێکی گەورەیە بۆ پێغەمبەر ئیبراهیم، بەڵام هەر لە دنیادا خوا پاداشتی دا، ئەمری کرد بە چەقۆ کول بە لە حەنای ئیسماعیل، نابێ ملی ئازار بدەوی بیبڕی. بەڵام ئێمە باوکو دایکی تاقی دەکەینەوە. بزان شەیطان ئەتوانێت لە پێغەمبەران و خێزانی پێغەمبەران بتوانێت پەشیمانیان بکاتەوە، و ئەمڕۆژ بەچکە شەیطانەکان دوو لە ڕووجەنابتان چۆن ئاوا بێتاقەت دەبن. وەڵا قوربانی دێت من بێتاقەت دەبم، تەبعەن تۆ بێتاقەت دەبی چونکە ئیمان لە دڵتا نییە، نووری خوا نییە لە دڵتا، چونکە تۆ کەسێکی ڕووبەدین نیت. چۆن قوربانی بۆ تۆ غەمبار نییە؟ بۆ تۆ غەمبارە، بەڵام قوربانی بۆ مسلمانان ڕەحمەتە. ساڵ بە ساڵ مسلمان چاوەڕێی قوربانی دەکا بۆ ئەوەی خۆشی دەربڕێ لەو قوربانیدا.
ئەمجا ئەم حەیوانەی کە من و تۆ دەیکەین خوای پەروەردگار نەتیوکەکەی نەخوێنەکەی نەگۆشتەکەی بەخوا هیچی ناوێ بەس بە من یەزگمانەکاتەوە لە خۆی خوای پەروەردگارە فەرمێ لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن ينال التقوى منكم بس بوين يزق بنوا شون إبراهيم يزق بو الأخوة بوي قرباني بدا فدا بدا لبينابي شي فرماني خوا ڕۆژێ یان ڕۆژگارێ بێ لەوەی خوای گەورە داوامان لێکا فیدا بین بۆ ئاینەکەی خۆمان ماڵمان مناڵمان ئەبێ چۆن خۆمان بچینە دەنگیەوە ئیمانداران یان پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام گەورەترین ڕۆژ ئەو ڕۆژەیە لای خوای پەروەردگار ئین ئەعظەم الأیام عند الله تبارك وتعالى يوم النحر ئەو ڕۆژەیە کە قوربانی تیا دەکرێت ئەم ڕۆژە پیرۆزەیە ئەو ڕۆژەیە کە خۆشترین کردار لای خوا قوربانی ئیمانداران ئینسان ئەگە بتوانێ ئەنجامی بدا ئەم ڕۆژە ئەو ڕۆژەیە پێکەنین قسەی خۆش زەردەخەنەی دەموچاوت هەمووی سەدەقەیە ئەمڕۆ ڕۆژی بغض کینە ئەو شتانە لە دڵمانە دەرکەین بە دیکۆر نوێژ نەکەین ئیمانداران ئەمڕۆ مسلمانان بەداخەوە زۆر جار عیبادەت بەس بە دیکۆرەکەین ئەتێت نوێژی جەژنەکە پڕ دڵی حەقدە بغضە خوا نوێژی ناوێ ئاوا نوێژ پێویستی بە تۆ نییە دوورکات نوێژکەوی بۆ خۆت بڕۆی لەگەڵ هەزارە دوایەوە هەر پڕ دڵت حەقد و بغض بێ خوا ئەمەی ناوێ بەخوا بەخوا خوا دڵێکی پاکێوێ خوا ماڵێکی پاکێوێ خوای گەورە پەروەردگار شتەکانی بە پاکی ئەوێ بەخوا پاک نەبێ ناوێتی لە سەتانەوەتی بۆ خوا بێ دەی نەوەت و نۆی بۆ خوا بێ دانەیەکی بۆ خوا نەبێ خوا ناوێتی احتیاجی پێ نییە ئەبێ ئێمە خۆمان دەست پێ بکەین نوێژی جەژن هات بڕیار بدەین خودایە گردنی هەموو مسلمانان ئازاد بێ لەبەر خاتری تۆ خودایە ئەوەی چاک بووە بەرامبەرم ئەوەی خراپ بووە با گردنی ئازا بێ من لە دڵەوە گردنی ئازاکەم ئەمە تەواوە جەژن مانای ئەمەیە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەمە مەراسیمی نوێژەکە و جەژنە پیرۆزەکە لەگەڵ ئەو چەند قسەی لە خزمەتی جەنابتانەکەین بۆ وەک ئامۆژگاری وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوێتی ئەوەیە دڵمان پاک بێتەوە لە ماڵ لە مناڵ لە کۆڵان لە گەڕەک لە خەڵک بە پاکێتی بێینە پێشەوە جلمان پاک نەکەین ناخمان ڕەش بێ ئمڕۆوان زۆری نەمان جلمان پاکە خۆمان پاکەکەینەوە دەسێنینە خۆمانە بەڵام دەستێ ناینێ دڵەکانمانە دڵەکانمان پاک ناکەینەوە جاشی قیمەتی تو بە ئەمە پاک بێ لە ژێرۆ پاک نەبێ من چی لێ بکەم ئەوە گرنگە ئیمانداران سنگمان پاکەینەوە بەرامبەر بە ئیمانداران بە مسلمانان ئەوەی چاک بووە لەگەڵما چاکتر بم ئەوەی خراپ بووە چاک بم ئەمڕۆ ئەوەی چاک بێڵێ چاکە ئەکەم بەرامبەری ئەوەی خراپێ من خراپە بم ئێخوا کەی وای وتووە خوا و ئاینی ئیسلامی پیرۆز لەگەڵ پێغەمبەری خوایە فەرمیێ صلی الله علیه وسلم ئەوەی چاک بووە واجبە چاک بیت نابێ بڵێ چاکە بم چونکە چاک ئەبێ واجبە بێت ئەی ئەوەی خراپە تۆ چاکە بکە بەرامبەری خراپە بە خراپە نابێ وەڵام نادرێتەوە دینە پاکەکەی تۆ ناڵێ کەواتە ئەمە گرنگە دووەمیان ئیمانداران خۆمان بپارێزین لە ناشەرعی ئیتر هەمومان ئەزانین ناشەرعی کامەیە بەخوا هەمومان زۆرینەمان ئەزانین جاجار ئێمەی خێنە فکرتان ئەنا ئەوەیشی تیان نییە بڵێ من لەیرە ڕاوەستاوم لە تۆ باشترم نە بەخوا منش قابلی هەڵم منش قابلی گوناحم منش قابلی هەموو شتێکم منش وەک تۆ بەشەرم ئینسانم مرۆڤم ئەگەر ڕۆژی هەڵەیەکم کرد مەیکە هەڵا لەسەرم ڕۆژێکە گەشتێکم کرد نەبوو مەڵێ ئەو وایە ئەبێ ئەو دوای جا تو ئەگەر وا بڵێ دوژمنانی ئیسلام وایەن و تۆ پێویست ناکات تو وا بڵێ چونکە ئینسانی مسلمان ئەبێ عوزرێ بۆ براکەی بێنێتەوە ئەگەر گوناحێکی کرد بڵێ قەینا لەبەر خوا ئەمە لەوەی نەزانێ لەوەیە وانە بێ لەوەیە شتێ بێ پێغەمبەری خوا زۆر جار سەحابا تۆتە خزمەتی فەرمووی تێی پێغەمبەری خواوا بووە و تێتی دەی باسی مەکە دەی کپی کەرۆ ستری بکە بۆ خوا با لە قیامەتە خوا سترت بکە ئیسلام وا فێری کردوین لە هەر کێوە ڕۆیشتین بۆنمان بێ لە هەر شوێنێک کۆچوین لە شەواندا گە تاریک بوو ڕۆژ نابین ئەم ئیسلامە شیرینە ئەمەیە مانایی چرابین بۆ هەموو ئومەت بۆ مسلمان و غەیرە مسلمان هەمانە بۆ برای مسلمانی چاک نییە چیجا غەیرە مسلمان چۆن وا دەبی
چونکە پێغەمبەری خوا ئەمە پێنەوتوین لەگەڵ یەکا با چاک بین، برایەکی ئەسڵی بین، دۆستێکی ڕاستەقینە بین، دەست لە ناو دەست ئەگە هەڵەمان بوو دەستی یەکری بگرین بڵین بانگێن ئەولاوە بڵین هەڵەیە ئەمە مەکە من خۆشتمەوێ نەک خوا خوات بێ هەڵەیە بکاو بۆ ئەوەی عیبێکی عیبەکەی گەورە بکەیتەوە یان عیبی نەبێ عیبی بێ. ئیمانداران ئەمە گرنگە، ئینسانی مسلمان ئەبێ زۆر لەگەڵ برای خۆیدا چاک و باش بێ. خاڵێکی تر لەوانەیە سەردانی قەوم و خزم کۆرۆنا بە نەخۆشیەکانی تر ئیتر ئێمە زۆر هاوەمان کرد دوایی سەرەکەی زۆر جار وای لێدێ ئینسان مرۆڤ کە ویژدانی نەما حەز دەکا هەموو دنیا لە ناوچێ کۆرۆنا وای لێ کردین عیلاقەی کۆمەڵایەتی کەم بێتەوە با هەمومان لای خۆمانەوە گەرمی کەین. من ئیمشەو عەجایب مات لەو خەڵکە هەتا بەیانی لە دەرەوەیە شتە کڕێ بۆ چێی کڕی بۆ جەژن بەیانی ئەڕۆی هەمووی خەوتووە. یعنی چی ئەمە؟ فکر کەرەوە ئەم شەو کێ خەوتووە؟ کەس. بۆچی نەخەوتون؟ لەبەر جەژن. ئەی کوا و خەڵکە ئیسا خەوتووە. یعنی چی ئەمە؟ ئەمە تێگەیشتنێکی ڕاستە مەفهومێکی تەواوە. ئەی باشە تۆ بەیانی جەژن ناکەی ئەم هەڵپە چییە؟ هەڵپە هەڵپە تا بەیانی بۆ چی؟ بۆ کێ؟ ئەتوو دەرگات خەپات کردووە کەس نێتە ماڵەکەتەوە ئەم شتانە بۆ چێی کڕی؟ هەر ئەوەنە نوێژی جەژن کراو لێ دەی و ئەڕۆی نە هاوسێک نە دراوسێک نە دوو موسڵمان ببینی لە نوێژەکەشان ئاشخوری خوانەوێ نوێژی کڕاکە ئەڵەی بە زۆر هاوردوانە نوێژی جەژنەکەوەڕوا پێی گرانە 5 دقە دانیشێ پێی گرانە 10 دقە دانیشێ وازانێ زۆر زۆرە زۆری کردووە. ئەبێ ئیماندارن ئێمە شتەکان هەمووی لە جێگای خۆدانین. تۆ گەورەترین خێر ئەمڕۆیە بچی هاوسێکەت بچێ ماڵەکەیت و بڵێ جەژنی پیرۆز بێ دوو قسەی خۆشی بۆ بکەی. ئەمڕۆ ناشکری خوانەوێ هەمومان دنیا وای لێ کردوین دڵمان تەنگە پێویستمان بە کۆمەڵێ خەڵکە بەردەوام دەمچاوی گەشاوە بێ قسەی خۆش بکە خەڵک بێنێتە پێکەنین خەڵکمانەیە زۆر خەڵک بگرێنێ خەڵک تووڕە بکە بە ئەمە لادەین وازی لێبێنین ئەم ڕۆژانە دانین بۆ ڕۆژانەی قسەی خۆش بکەین قسەی شیرین بکەین لەگەڵ ماڵ لەگەڵ مناڵ لەگەڵ دەوروبەر پێویستمان بەمەیە بەڕاستی چونکە ئەمڕۆ ئەمە نەماوە ناومانە تامی نەماوە چیتە مەجلیسێ یان خەریکی تەلەڤیزیۆنە یان خەریکی فەیسبووکە وەڵا ئەمڕۆ ئەمە بوو هەموو هەواڵە ناخۆشەکان لە چریکەیەک ئادەینە یەکتری وازی لێبێنە تۆ ئەتەوێ ئەو خەڵکەی ئەمڕۆ ڕابەری هەموو دنیاکە بۆ دنیا شەڕیانە لەبەر خاتری دنیا ئەتەوێ مژدەی خۆش و پێبدانە بەخوا نایدا ئەو مەسلەح چییە؟ مەسلەحەتی بوو مژدەی خۆش دەدا مەسلەحەتی بوو نایدا ئەی چێ مژدەی خۆشەدا من و تۆ وازی لێبێنین وەک باوکو و باپیرمان ها تەماشا بکە نانی ئێوارەیان بوو شەوە تا بەیانی کەیفیانە کرد قسەی خۆشیانە کرد وشەی جوانیانەوت غەمیان ناخوارد ئێمە جارێ هەر لە خەفەتانی مەما مردووە هەر لە خەفەتی غبارە سێ ڕوبعان مردووە هەموومان بینێتە محل سیاسی بەرامبەر تەلەڤیزیۆنەکە ڕاوەستاین کورە وازی لێبێنە ئەمە چییە؟ بۆ خۆیان خوا ڕزقی داوە سەری داوە هەتا کێ ڕۆیشت ئەڕوا دنیا بۆ کەس نامێنی گرنگەوەیە تۆ بیتە دافعێکی چاک قسەی شیرین و گفتاری جوان بکەی لەگەڵ دەوروبەردا ناشەرعی نەکەین بۆ خۆمان خێزانمان مناڵمان وریابن ئامان و سەد ئامان گەنجە ئازیزەکان وریابن ئەم ڕۆژە جەژن مانای ئەوە نییە هەموو شتێ لە ماڵەوە قەیچێکە تەلەڤیزیۆنەکەت بکە سەر قورئان لە بان قورئانش لای دەبی کە باسی شتێکی خۆش سرودێکی جوان شتێکی جوان بەسەر شاخە بەسەر شتە ئاڵێ مانع نییە کچۆڵەکەت دەستی بگرە مناڵەکەت دەستی بگرە مێلە لەو دوورەوە تێبا بەگیان مەیلامۆ بۆ واکەی وەڵا دەستی بگرە جەژنە پیرۆزەی جوانی لەگەڵا بکە دڵی خۆشکە و مناڵی خۆتنا مناڵی دراوسێکەت مناڵی هەتی و گەورە خێزانت دەستبێنە سەریا سەری ماچ بکە هیچ عیب نییە هیچ عار نییە خێزانتە دایکی مناڵەکانتە تووڕە مەبە ئەم 4 ڕۆژە کۆنتڕۆڵی خۆت کە هەوڵدە تووڕە مەبە سەبرت هەبێ خۆت بگرە ئەم شتانە ئیمانداران وامان لێکە ئەوەی خۆشیە دەری بڕە بۆ یەکتری گردنی هەموو مسڵمانان ئازاکە گردنی خۆت ئازاکە پێشدا من دەڵێم گردنی من ئازاکەن و گردنی هەمووتان من لە شەوە گردنی هەمووی ئازاد کردووە خوای گەورە ئەم جەژنە بکاتە مای خێر
بیکاتە مایی باشە چاکە یا ڕەبی خوای لە تەپاڕێینەوە لە گوناحمان خۆش بی جەژنی خۆشیمان بێ جەژنی شادیمان بێ ئەڵڵا گیان حەجی حاجەکانمان قبول بکەی وعرفەمان لێ قبول بکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین. فرموبانی